سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشەی بەرنامەکانماندا هاتوومەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت کە سەبارەتە بە ڕۆژی جیهانی کرێکاران. وەک دەزانن لە ڕۆژی یەکی مانگی ئایار کرێکارانی جیهان دەبنە یەک بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی کرێکار. ئەم ڕۆژە ڕۆژێکە بۆ بیرکردنەوە لە مافی چینی کرێکار و هەوڵ و هێزەکانیەوان کە ژیانیان لە پێناوناندا فرۆشتووە. لە کوردستان و ئێرانیش بە هەمان شێوە کرێکاران ڕۆژی کرێکار گرنگی پێدەن. لەم بەشەی بەرنامەکانماندا بانگمان کردووە لە هاوڕێیە دێ سەمەدی قسە و باسێک دەکەین سەبارەت بە مانا و گرنگی ڕۆژی جیهانی کرێکار وەک جۆرێک لە بەردەوامی هەوڵی کرێکاران بۆ ماف و ئازادی خۆیان. ئێستاش هاوڕێ یەدێمان لەگەڵایە. هاوڕێ دە بەخێر بێت بۆ بەرنامەکانمان سپاس بۆیەوە. سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی عزیزتان، منیش هەروە پێشاپێش هاتنی ڕۆژی جیهانی کرێکار بە هەموو چینی کرێکار لە سەراسەری دنیا تەبریکێش ڕەحمەتان. زۆر سپاس زۆر سپاس. کاگێ دەسەرەتامانەوێ بە پرسیارێکی تایبەت دەست پێ بکەین کە ئەمێ بزانم ڕۆژی کارگەر بە تایبەت لای ئێوە چمانایەکی هەیە؟ بەڵێ ڕۆژی جیهانی کاریگەر تەنیا یەک مناسبەت نییە، ڕۆژێکی نەمادینیش نییە. ڕۆژی ئەوەڵی مانگیمەی یاداوەری تواو ئەو لەحزە تاریخیانەست کە تەبەقەی کاریگەر وەکو تەبەقەیەکی ئیجتیماعی دەست بە مبارزەی ئاگاهانە ئەدات تا نەزمی مەوجود بگۆڕێ. ئەم ڕۆژە نەتیجەی مبارزەیەکی ئەمێقی تەبەقاتیە، نە شتێک لە ڕووی دڵسۆزی یا خەیر یا مەوعزەیەکی ئەخلاقی هاتی بێتە دەر. یەکێ لە ئوسوڵێ سوسیالیزمی علمی ئەمەسە کە ئەژێ ئازادیە تەبەقەی کارگەر تەنیا بەدەستی خودی تەبەقەیە کارگەڕ و ئەدا. ئەوەڵی مانگیمەی دقیقەن بەیانی سیاسیە ئەم واقعیەتە تاریخی سەر ڕۆژێکەوە کرێکاران خیابانەکان داگیرەکەن یا بە خامۆشکردنی دوودکەشی کارخانەکان نیشان ئەدەن کە ئێمە تەنیا و تەنیا شاغڵ نین، بەڵکو لە موقعیەتی تاریخیکە هەین یا ئەبێ استثمار قبولکەین یا دەسەڵاتی سیاسی بگرینە دەسەوە بیگەڕینەوە بۆ 99 لە سەدی ئەو جامعە. بۆ ئێمە تەبەقەی کارگەر کە لە ئێرانە تحت سڵتەی جمهوریە ئیسلامی ژیانەکەین، ڕۆژی ئەوەڵی مانگیمەی معناو مەفهومی تریکیجی هەست. ئێمە هەتەک حکوومەتێکە ڕوبەڕووین کە ڕاستەوخۆ لە ئەبزارگەلێ سەرکوب بۆ حەفز منافعێ دەسەڵاتی سەرمایەداری کەڵکوەرە بێ. سیستمگەلی ئەمنیەتی ئەطلاعاتی پیچیدەیە ئەم ساختارە هەر دەنگێکی مخالف و هەر اعترازێکی رادیکال کە ببێت کە بیەوێت نەزمی مەوجود ڕوبەڕووی نەقدی جدی کاتەوە سەرکوتەکە. لە ئاوەها شرایەتێکە ئەوەڵی مانگیمەی تەنیا بە بیرهێنانەوەی مبارزەیە تەبەقی کارگەر لە شاری شیکاگۆ نییە، بەڵکو دەنگدانەوەی ڕەنجەکان و کوێرەوەریەکانی کرێکارێکی نانەوەخانە، زڕەقوقینی کرێکارێکی نەفتە، هاواری کرێکارێکی معدەنە، دەنگی ئاعترازی کرێکارێکی فولادە و خۆڕاگری معلمان و بازنشستگانە کە لە ژێر فشاری گرانی و تەوەڕم و سەرکوت هێشتا بۆ بژیوی ژیان و گەڕانەوەی اختیار بۆ ئینسان و ڕوخانی نەزمی استثمار مبارزە ئەکەن. ئەوەڵی مانگیمەی زمانێ بە نەزەر من معنا پەیاکە کە کرێکار نەتەنیا لە شرایەتی خۆی کلەمەند بێت، بەڵکو بزانێ ئەم سیستمە ئەبێ لە ناو بچێەوە بڕوخێت. کاتێکە شعارێ حکوومەتی شەورایی بە جێگەی ئیسلاحی قانونی کار دائەنیشێت، ئەو وەختەسە کە ئەوەڵی مانگیمەی تەبدیل بە ئەسلحەی ئینقلابیە تەبەقەی کارگەر ئەوێت. من لە جنبشی کرێکاری لە ئێران و لە کوردستان
ئاوا فێر بووگم کە ڕۆژی ئەوڵی مانگی مەی دوین. بەڵێ هەوڕێ دێ کرێکاران لە کوردستان و ئێران تاریخەن چۆن ئامادە دەبن بۆم ڕۆژە؟ بەڵێ ئەگەر بمانەوێت واقع بینانە جوابی ئەم پرسیار ئێوە بمەوە، خۆ ئامادەکردنی کرێکاران لە ئێران و لە کوردستانی سەنانەت بۆ ڕۆژی جیهانی کاریگەر بۆ بەڕێوەبردننی مەراسماتی ئەمڕۆژە نەتیجەی فراخانگەلی ڕسمی یا تەبلیغاتێ ڕسانەی ڕسمی نییە لە واقع. ئەم خۆڕێخستانە ڕێشەی لە سنەت و تاریخی مبارزاتی تەبقەی کارگەر لە ئێران و لە کوردستان است. سنەتی لە مبارزە، لە سازمانیابی، لە پرۆشان عەلەیه نەزم سەرمایەداری جمهوری ئیسلامی و دەوڵەتی سەرمایەداری لە کوردستان لە فرێک لە شارەکانی کوردستان حتا وە بیرهێنانەوەی ئەوڵی مانگی مەی خۆی نەوعێ لە مبارزەی سیاسیە، چۆن تاریخ و سنەتێ تایبەت بەخۆی هەست. مەراسماتی ئەو ڕۆژە نەتەنیا بە شێوە ئاهی جۆرا و جۆر لە قاڵبێ گۆڵگەشت یا بەڕێوەبردننی مەراسماتی ئەو ڕۆژە لە مەحەلەی کار و تۆلیدا یا ڕاستەی گەلێ خیابانی عەلەنی بەرگوزارە بێت، بەڵکو ئەبێ بە مەیدانێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی تەبقەی کرێکار و نیرویە حامی و سەرکوتی سەرمایە و دەوڵەتی سەرمایەداری. لەم ڕوبەڕووبوونەوە تەبقەی کاریگەر هیچ کات مەرعوبی مشتی ئاسمینی دەسەڵات نەوگە و ناوێت. ئەمە تاریخی زیاتر لە 100 ساڵی جنبشی ڕادیکاڵی کرێکاری لە ئێران و لە کوردستانیش بە ئێمە ئەژێت. لەسەر ئاستی ئێرانیش ئەگەر بمانەوێت هەر بەڕاستیکی بکەین، ئەگەر تەماشاکەین خۆڕێخستن بۆ ڕۆژی جیهانی کارگەر لە ساڵە پێشووترە، تەسیری گۆڕانکاریەکانی بووە کە لە ناو ساختاری تەبقەی کارگەرا بووکە، وەکو خصوصی سازیگەلێ بەربڵاو، تەبدیلە قراردادگەلێک کرێکارانی ڕسمی بە پەیمانی، تەحمیڵی فەقر، دەستمزدگەلێک کەم، شکافی عمیقی تەبقاتی هۆگارگەلێ بوون کە لە ڕۆژی ئەوڵی مانگی مەی لە مەراسمێکی نەمادین بە هەلێک بووگە بە هەلێک بۆ دەربڕینی ڕق و قینی قوڵ و سەراسەری کرێکاران لە هەمبەر جمهوری ئیسلامی و دەسەڵات و حاکمیەتی سەرمایەداری. ئەمڕۆ هەر لە کرێکاری خەدەماتیوە تا کرێکاری سنعەتی و توودەگەلێ خەڵک بەو ئاستە لە ئاگاهی گەیگن کە بێ مبارزەی متحدانە، بێ سازمان و ڕێکخراو و بێ ئوفق و ئەڵتەرناتیڤ سیاسی نەتەنیا نان بەڵکو نەفەس کێشانیش بۆیان ئیمکانی نییە. بەڵێ بەڵێ هاوڕێ یەدێ بەگشتی ئەگەر باسیەوە بکەین ڕژیمی کۆمەری ئیسلامی چۆن ڕەفتار دەکات لەگەڵ ماف و متەلیباتی کرێکاران و لەگەڵ چالاکیە کرێکاریەکان بەتایبەت؟ بەڵێ بەڕای من بە حکمی ئەوەی کە تەبقەی کاریگەر و جمهوری ئیسلامی دوو تەبقەی اجتماعی کە دارای مەنافع متەزاد لە جامعەن، دژمنایەتی قوڵیشان هەیە بە چاوپشاندنێ بە ژیانی ئیمڕۆی ملیۆنان کرێکار لە جامعەی ئێرانە و ئەم دژمنایەتیە بە ڕۆشنی ئەبیندرێت لە سیستمی سەرمایەداری وەکو ئێران، عەلاڕەغمە ئەوەی کە کرێکاران بە تەواوی استثمار کریاگەن، بەڵام هێشتا گەورەترین هەڕەشەست بۆ دەسەڵاتی سیاسی لە ئێران. لە ڕوانگەی جمهوری ئیسلامی کرێکار تەنیا وەختێ تەحمڵ ئەکرێت کە لە بەرابەر هاڕیانی لەژێر چەقی استثمارە بێدەنگ بێت، بێڕێکخراو بێت، معتەرز نەبێت، بەڵام هەر ئەوەی کە سەری بەرزکاتەوە قسە لە حەقی ڕێکخراو بوون، اعتساب و اعتراز بکە، ئەو کات ناوی تێکدەری ئاسایش و ئەمنیەتی گشتی لێ دەنرێت. لێرەدا ڕەواڵەتی درۆزنانە و قیزەونانەی دەوڵەتەکان بەتایبەت جمهوری ئیسلامی دەرئەکەفێت و کرێکار یا ئەبێ تەسلیم بێت یا سەرکوتی ئەکرد تا تەسلیمێ شەرایطە موجود. بەڵێ کاگیەدێ ئەگەر باسی ئەوم بۆ بکەی لە ئێراندا کرێکاران چۆن لەگەڵ ئەم هەڵوێستانی ڕژیمدا ڕەفتارەکەن؟ بڵێ
بەگشتی لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی سەرمایە و تەبەقەی کرێکار لە ئێران و کوردستانە هیچ کات تەبەقەی کرێکار لە بەرابەری سەرکوب بە بێدەنگی هەڵنەبژاردن وتی نەوبە لە دوێنێ مەرعوب بووگە و ئیمڕۆژ مەرعوبی ئەو سەرکوتانە ئەبێ هەر ڕۆژ تاریخی پڕ لە شکۆ شانازی و قارەمانیەتی تەبەقەی کرێکار کە زیاتر لە 100 ساڵی ڕابردوو بێرینەوە بەرچاوی خۆمان لە کە چۆن لە دڵی ئەشکەنجە و ئازار و ئیعدام و شیرباراندا ڕزمەندەکانی ئەو تەبەقە لە دەورانی نگریسی پەهلەوی چۆن خۆیان سازمانداوە و ڕێکخراوەکانی خۆیان دروست کرد و تا بتوانن بە هەر شێوەی کە ممکنە لە دەسەڵاتی پاشایەتی بدەن و بیڕۆخێنن و کە ڕوخانی ژیان ئەو ڕژیمە فکری ئەکردە و بە ئیعدام بە ئەشکەنجەکردن بە زیندان ئەتوانێت تەبەقەی کرێکار بێتەنکە بەڵام هەر لە قەتەڵگاکان و ئەشکەنجەگاکان و لە سلولەکانی زیندانی قەسر مبارزترین ڕۆڵەکانی ئەم جنبشە سەربەرزانە پەروەردە بوون کە چریکە فەداییەکانی لێکەوتەوە کۆمەڵەت تشکیل دەریا سازمانی پەیکار و حزبی ڕەنجبەران تشکیل دەریا لەو دەورانە دەها شۆرای کارگەری کرێکارانی نەفت و جنرال موترز و کەوشی ملی و ئێران ناسیۆناڵ و کارخانەی نەوەرد و لولەی ئاهوازی تشکیل دەریا و لە خۆڵەمێشی خۆیان دوارە گڕیان گرتەوە بە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئەم مبارزە بۆ تەکمیلکردنی پرۆسی ئەنقلابی 57 و گرتنی دەسەڵاتی سیاسی لەلایەن تەبەقەی کارگەرە و ئدامەی پیا کرد بەڵام جمهوری ئیسلامی لە ئدامەی هەمان نزمی پێشووی خۆیدا دەستیدا بە سەرکوبی تەبەقەی کارگەر بەڵام نەیتوانی بربەست دروستکە بۆ مبارزەی تەبەقەی کارگەر بەڵکو خۆی لە مقابڵی تەبەقەیەکی تاریخەر مبارزە قراردا کە لە مەیدانی شەڕی تەبەقاتیان تەجربەی کەسب کردگە ئاپیتەتر بووگە بە هەزاران کرێکاری مبارز ژن و پیاوی وشیار ڕۆشنفکری ئەنقلابی لەم ڕێگا گیانیان بەخت کردگە بەڵام مبارزەی جنبشی کارگەری لە ئێران نە خامۆش بووگە بۆ جمهوری ئیسلامی و نە فەرامۆشیش ئەبێ بۆیە تەبەقەی کارگەر لە ساڵانی پێشوو وەکو تەبەقەیەکی اجتماعی بەردەوام لە مەیدانی مبارزەدا بووە لە هەر مەوجێکی ئاعترازیە کە لە جامعە شکل ئەگرێت لە ئاعترازاتی اقتصادیەوە بیگرە تا ئاخێزە سیاسیەکان کرێکاران وێرانە لە مەیداندا بووگن سازماندهیان کردگە هەزینەیان داگە بۆ ئوفقیان باس کردگە ئاعترازاتی کرێکاری ساڵانێکە کە بە پێشڕۆترین شکلی مبارزە لە ئێران تەبیع بووە چون کرێکاران نەتەنیا ئاعترازەکەن بەڵکو بشکلیش بن ئەطلاعیە ئەدەن بەیانی سیاسی دەرئەکەن بۆ ڕەفێقەکانیان کە تووشیاری زیندان ئەبن کومیتە و کەمپەینە دفاعیان بۆ ڕێئەخەن لە هەمووی مهمتر نێوان داخوازی سنفی و سیاسی پەیوەندێکی ئاگاهانە بەرقرار دەکەن سەرکوت شاید توانی بێتی ڕاهبەران حەسفکە ڕێکخرا و سازمانە سیاسیەکان مەمنوع ئێلامکە شۆرا و سندیکاکان سندیکا سەربەخۆکان بە تایبەت تێک بشکێنێ هەروواکە مارکس وەختی قسە لەسەر پەیدایشی سەرمایەداری ئەکاوتی دەفتەری تاریخی بەشەر ئەم دەورانیان بە کەلیماتی لە ئاگر و خوێن سەبت کردگە ئەم ئاگر و خوێنە تا بە ئیمڕۆژ بەردەوامە بەڵام ئەوەی کە ناتوانێت نابودیکە حافزەی تاریخی ئێمە و سنەتی مبارزاتی جنبشی کرێکاری ئێمە و ئەو ئاگاهیە تەبەقاتیەتە کە سوسیالیزمی لە دڵ و دەرونی تەبەقی کرێکارە دەرونی کردگەسە و اجتماعی کردگەسەوە بووگە بە سەنگومەنگی حقیقەتی ئازادی بۆ هەر کرێکارێکی ئاگا و بشیات ئەم واقعیەتە مادیە هەمان عنسوری بنەڕەتیە بە نەزەر من کە بەردی بناغەیە هەر انقلابێکی کرێکاری بەڵێ کاگیان دەست خۆش بێ بۆ ڕوونکردنەوەکانێ ئەمە ئەوەت لێپرسم ڕۆژی کارگەر چۆن دەتوانێت بێتە هۆیەک بۆ داواکردنی ماف و گۆڕانکاری بنەڕەتی بۆ کرێکاران کە وا بڵێم باشترە کام ڕۆژت تەنیا نەبێتە ڕۆژێک بۆ جەژنی کرێکاران
لەواقع لە شرایەتی وەکو ئەمڕۆی ئێرانە کە لەگەڵ دەوڵەتێکی سەرمایهداری تاکدار مستەلەح و دەستگاگەلێکی ئەمنیەتی پیچیدەی سەرکوتی پیچیدە و سەرکوتی سیستماتیکی ڕێکخراوەکان یا هەر چشنە هەوڵێ بۆ ڕێکخراوبوون سەرکوتی خوێنینی ئاعترازات لە ساڵانی ڕابردووە و لە بەراوێزبوونی ڕسانەهای جنبش کرێکاریە هیچ تحوڵێکی بنەڕەتی بەبێ لە بەرچاوگرتنی ئەم شرایەتە و تحلیل محتەوای پرۆژەهای نەهاتایی ئەمنیەتی کە لەو جامعە ئەفریقا ئەچێتە بەرەو ممکن نییە. بۆیە وەختێ ئەیژین ڕۆژی جیهانی کارگر ئەبێ بەبەستەرێک بۆ ئاڵوگۆڕی بنەڕەتی لە جامعە ناتوانین تەنیا بە هیوای حرەکەت‌های سمبۆلیکە شعارگەلێکی ئینقلابی بین، ئەبێ بەرنامەمان هەبێ، ساختارمان هەبێ و مهمتر لە هەمووی تحلیل مادی لە وەزعیەتی ئێستاییمان هەبێت. لە ئێرانی ئەمڕۆ کە ئەنوا و ئەقسام بحرانگەل لە اقتصادی سیاسی اجتماعی چێکەڵی یەک بووبن و جامعەیان ڕوبەڕووی داڕمان کردە واقعاً دەسەڵاتی سیاسی حاکم بۆ مانەوەی خۆی بەهێزی تواوە بەرگری لە وەزعیەتی ئێستایی خۆی دەکات. ڕۆژی جیهانی کاریگەر ئەتوانێ ئەو ئانوساتە بۆ گوزار لە پرژوو بڵاوی بەرەو ڕێکخراوبوون و لە حاڵەتی بەرگیری بۆ مبارزەی تعرضی بێت، بەڵام مەشروط بەوەی کە ئەم ڕۆژە بەواتای هەلێ بۆ داخوازی لە حاکمیت نەبێت، بەڵکو بەواتای مەیدانێک بێت بۆ بەیانی پلاتفۆرمێکی سیاسی ڕوو بە جامعە و تەبەقەی کارگر. ساڵهاست کە لە ناو قەتنامەکانی ڕۆژی کرێکار داخوازی گەلێک چۆن حقی ڕێکخراوی سەربەخۆ بە تایبەت ئاعتیساب، حقی ئازادی بەیان، بەرابەری ژن و پیاک، لەغوی خصوصی سازیەکان و ئەمنیەتی کاری تکرارە بێتەوە. ئەم داخوازیانە لە خۆیدا بێعتبار نین، بەڵام ئەگەر لە قاڵبی داخوازی لە دەسەڵاتی سیاسی بمێنێتەوە عملاً نەقشی خونساکردنەوەیان بە نەزەر من هەست و بە فازی نوێ لە مبارزە ڕێ نابڕن. نیازی فەوریە ئیمڕۆی تەبەقەی کارگر لەم دەورە عبورە لە ڕوانگەی متاڵبگەرانە لە دەوڵەت و گەیشتن بە ڕوانگەیەک کە ئەم داخوازیانە ئەبێ بەواتای سەنەدی بنەڕەتی بەرنامەیەکی ئیجتماعی سیاسی سەربەخۆ و مستەقل ببینرێت و تەرح بکرێت، نەخەتاب بە دەسەڵاتی سیاسی بەڵکو خەتاب بە جامعە و خودی تەبەقەی کارگر. بەیانیەیە ئەوڵی مانگی بێت کارگەران ئەبێ بە جێگەی ئەوەی کە لە حاکمیت دەرخاستکە بە خودی کارگەران نیشان بدا چی بکەین، چه خاستهای ئێمە بە یەکتر وەسڵەکات، کام نیرۆ ئەتوانین لە دەوری ئەم داخوازیانە بەسیجکەین و لە هەمووی مهمتر کامە هێزوو بۆ تحقق ئەمانە ئەبێ دروستکەین. لە ئاوەها ڕوانینێکە ڕۆژی جیهانی کارگر دەرفەتێکە بۆ ارائەی یەک بەرنامەی عەمەڵ، یەک ئوفق یا یەک نەقشە ڕێگە و یەک زمانی جەمعی کە کرێکاران لە حوزەهای جۆرا و جۆر بە یەک گفتمانی مشترک بە یەک پەیوەندەدا ئەم لەم بەستێنەدا هەیە کە مبارزە لە سەتحی سنفی فەراتر ئەڕۆ. کاتێکە بەیانەیەکی کرێکاری ئەژێت لە بەیانەیەکی کرێکاریە ئێمە ئەوینی کە ئەژێت خصوصی سازی ئەبێ بوەستێت، چۆن کەرەستی تەولید ئەبێت لە دەستی خودی ئێمەدا بێت، ئەمە ئیتر یەک داخوازی سنفی نییە لە واقع، بەیانێکی سیاسی ڕادیکاڵ هەروەکە داخوازی ڕێکخراوی سەربەخۆ نەپاڕانەوە لە قانونە بەڵکو تەمرینی دەسەڵاتێ لە خوارەوە بۆ بانە بمانای ئەوەی کە تەبەقەی کرێکار خۆی تەنیا لە مافی متاڵبەگەر نابینێت، بەڵکو لە مەقامی ئالتەرناتیڤێکی سیاسی واردێ فەزای گشتی ئەبێت کە زیاتر لە 46 ساڵە حاکمیەتی جمهوری ئیسلامی قوڕقی کردە، فەزایەکە لە واقع
هی مردم و هی ئێمەیە تەبەقەی کارگەری لەوەها هەلومەرجێکە دەوڵەتانی غەربی بە تایبەت وڵاتی متحدەی ئەمریکا بە هاوکاری خودی جمهوری ئیسلامی بۆ هێشتنەوەی کولیەتی ساختاری نەزمی حاکمیەتی لە هەوڵدان و بۆ ئیسلاحاتێکی سەتحی بە تایبەت لە بواری فەرهەنگیا وەکو خوێندن بە زمانی دایکی پۆشینی جلوبەرگی تایبەت بە ملیەتەکانی هەر چوار کۆشەی جغرافیای ئێران هەڵگرتنی لە چک لەسەر ژنان و کارهای تر لەم ڕاستە گەرەکیانە ئەم کڵاوبەرداریە بکەنە قارەمانیەتی و لوتبی گەورەی غەربی متەمەدن بەسەر خەڵک و تەبەقەی بێکاری ئێمە بەبوویە لە جامیە تەکە لە ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی دەسەڵاتێکە لەسەر ئەبێ بە بۆنی جەنایەتەکان لە ساڵی 1970 تا بە ئیمڕۆ لە ورد و درشتیانەوە لە بەردەم دادگای خەڵکە محاکمە بکرێت بۆیە نەتەنیا یەک هێزی اجتماعی بەڵکو بەنەزەر من تەنیا یەک هێزی اجتماعی سەربەخۆ ڕیشەدار و ڕێکخراو ئەتوانێت هەڵگری حقوقی جیاواز بێت ئەم هێزە ئێستا بوونی هەیە لە بەتنی بەقەی کارگەرە لە دڵی ئەزمۆنی مبارزاتی دیاتر لە سەد ساڵی ڕابردووە ئەگەر بە یەک پەیوەند بخۆن و لە قانون یەک پلاتفۆرمی واحد بێتە بەیان بکرێت ئەتوانێت نەتەنیا دەسەڵاتی مادی وە بەرهێنان بەلەجگان بەڵکو بەدیلی دەسەڵاتی سیاسی دروستکە بۆیە ئەمڕۆ زیاتر لەوەی کە نیازمان بە داخوازی دەدەوە بێت نیازمان بە تەرحی بەرنامەیەکە بۆ تەبەقە وە لە دڵی تەبەقە کە چۆن ئەبێ مبارزەکەین چۆن ئەبێ متحد بین و چۆن ئەبێ ساختارهای نوێی ژیان لە دڵی وێرانەکانی ئەم نەرمە بداین ڕۆژی جیهانی کرێکە بەم سەردا هەنگاو هەڵگرن نەتەنیا وەک هێنانەوەی مێژووی پڕ لە شانازی جمهوری کرێکانی ئێمەد بەڵ ئەبێ بە هەوێنێک بۆ داخوی بێگومان وایە بەڵێ هاوڕێ دێ لە کۆتا پرسیارمە ئەمەوەت لێ پرسم کۆمەڵێک هەڵسوڕاوی کرێکاری حکمی قورسی زیندانیان بەسەردا سەپاوە یاخود حکمی زاڵمانەی ئەدام لەوانە هەڵسوڕاوی ناسرا و خۆشناوی کرێکاری هەیە کە شەریفە محەممەدی چۆن لە ڕێوڕسمەکانی ئەم ساڵدا دەکرێت دیفاع لە ماف و داوای ڕەوای ئەوان بکرێت لە شرایطێکە جمهوری ئیسلامی هەر چشنە دەنگی سەربەخۆ بە تایبەت دەنگی ڕێکخراوەیی کرێکاران بە تهدیدی بۆ سەر مەوجودیەتی خۆی ئەبینێت زیندانی کردن و تهدیدکردن و سدوری حکمی ئادامی فعالینی کرێکاری وەک شەریفە محەممەدی تەنیا واکنشێکی حقوقی لەلایەن جمهوری ئیسلامیەوە نییە بۆ واقعیەتە بەڵکو بەشێک لە پرۆژەی و سیاسەتی ئاگاهانەی ئەو دەسەڵاتەسە بۆ لێدانی جمهوری کرێکاری ئێمە لە حکمی شەریفە محەممەدیدا هاتووە بە ئتهامی بەغی عزویەت لە کۆمەڵە و کۆمیتەی هەماهنگ لە سدوری ئاوەها حکم بۆ خودی نەهادگەلی ئەمنیەتی بۆ وزارەتی ئیطلاعات بۆ ئیطلاعاتی وستانی کوردستان بێ بنەماز وزارەت ئیطلاعات بە تایبەت لە کوردستانە بە باشی ئەزانی کە شەریفە محەممەدی حتا بۆ یەک دقیقەش بۆ کۆمەڵە و حزبی کۆمونیستی فعالیەتی نەکردەوە هیچ پەیوەندیەکی تشکیلاتی نەوگە لەم ڕێکخراوانە شەریفە محەممەدی تەنها عزوی ڕێکخراوێکی سەربەخۆ بە ناوی کۆمیتەی ئەمانگی کە تبقی ئەساسنامە یەک ئەساسنامەی کۆمیتە ئەمانگی هەوڵدانە بۆ دروستکردنی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان و بەدەستەبەرکردنی ئازادیە دموکراتیکەکان لە جامعە بووە و ئەمانەیان ئاشکارا مەترح کردگە ئەم تەشەکلات نزیک لە 10 ساڵ تا ئاخرین مەجموعی عمومی کۆمیتەی هەمانگی لە کرد عمری ئەم ڕێکخراوە بووە لە عەرسەی جامعە سەدها عزوی بووە لە ڕاستای ئەساسنامەکەیە فعالیەتیان بۆی کردگە و تەواو ئەو وەختانە کە ئەعزای ئەم تەشەکلە دەست بەسەر ئەکریان و داگای ئەکریان ئەعزای ئەم ڕێکخراوە بە ڕۆشنی دفاعیان لە بەرحەقبوونی فعالیەتەکانی خۆیان لە کۆمیتەی هەماهەنگیا کرد و هیچ وەخت پاشەکشەیان نەکردگە لە کاتی گرتنی فعالانی کرێکاریە ئەم ڕێکخراوانە بە تایبەت کۆمیتەی هەماهەنگی باجوەکان زۆریان ئەهاورد کە بێژن ئەم ڕێکخراوانە کە ئێمە فعالیەتی تیا ئەەکەین غەیرە قانونیە و لە جوابە ئەعزای ئەم تەشکلاتە
چ لە ئوتاقای بازجوویە چ لە دادگاکانە بارها بە مەسئولینی قەزایی ئەمنیەتی و بازجووەکان وتیانە بە شێوەی ڕسمی ئیعلامیکەن کە ئەم ڕێکخراوە بەر ئەساسی کامە قانون لە کتێبی قانونی مجازاتی ئیسلامیە غیرە قانونیە جمهوری ئیسلامی حتا نەهات بوو یەک باریش ئەوە ئیعلام کات چون ئەگەر کۆمیتەی هەماهەنگی ثبت بکردای وەسعیەتێک پێشەهات بوو ئەوەی کە ڕێکخراوێکی مستەقلی کرێکاری بێت و ئازای خۆی لە دڵی جنبش کرێکاریە بگرێ و ببێ بە نیرویەکی گەورە و ئەگەر بەهاتای غیرە قانونی ئیعلامی کردای باسم ئەبوو بە ئۆپۆزیسیۆنی ڕسمیە جمهوری ئیسلامی لە ناو خودی جغرافیای ئێرانە و ئەم تەشەکولە ئەبوو بە نەمایەندەی جنبشی کارگەری چۆن جمهوری ئیسلامی بە غیرە قانونی ئیعلامکردنی دژمنایەتیە طبقەی کارگەری بە ڕسمیت ناسی بوو و ئەم شرایطە حیجۆ جمهوری ئیسلامی نادەوکارەکە لذا صدور حکم ئیعدام بۆ شەریفەی محەممەدی هیچ بنەمایەکی حقوقی نییە فقط و فقط پرۆژەیەکی ئەمنیەتیە نەهاتگرێ ئەمنیەتیە ئەم وەسیەتیانی پێشاوت کرد بۆیە بە نەزەر من داوا ئەەکەین لە خەڵک لە کرێکاران کە بچنە پشت فراخانێکە و کە محمووی ساڵحی لەکێ لە فعالینێ سەرشناسی جنبشی کرێکاری لە ئێران داگێ بۆ نەجاتی گیانە شەریفەی محەممەدی نەجاتی گیانە شەریفەی محەممەدی و باقی زیندانیە سیاسی کە هەر لەژێر حکم ئیعدامە ئەو جەبێ واجباتی ئێمەس و ئەبێ بیکەین بە بەرنامە و پلاتفۆرمێ لە یەکێمەیە دنباڵێکین ئەم قەزیە شەریفەی محەممەدی نابێ ئیعدام بکرێ دفاع لە شەریفەی محەممەدی دفاع لە جنبشی کرێکاریە بۆیە چۆن جمهوری ئیسلامی هیچ کۆمیتەی هەماهەنگی غیرە قانونی ئیعلام نەکرد لذا دفاعکردن لە شەریفەی محەممەدی بەرحەقە شەریفەی محەممەدی هیچ گونە جرمێکی مرتکب نەوگەکە حکمی زاڵمانی ئەعدامی لەسەر بسەبێ و بۆیە لە تەواو فعالینی کرێکاری و مەردی داوا ئەەکەین کە بشنە پشتی ئەو فراخانی محمووی ساڵح. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت هاوڕێ یەدێ سەمەدی بە هیوای ئازادی بۆ هەموو زیندانیانی سیاسی لە ئێراندا. من لە کۆتایە هیچ پرسیارێکم نەماوە ئەگەر ئێوە قسێکی تایبەت شتێک ماوە فەرمونون. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ دەستەندەرکارانی بەرنامە. زۆر سپاس بۆ بەشداربوونی ئێوەش هاوڕێ یەدێ سەمەدی. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەشمان کە سەبارەت بوو بە گرنگی ڕۆژی جیهانی کرێکار. هەر شاد بن کە تاوەکو ئێستا لەگەڵمان نابوون. Thank you.